قەبرێکی ئاوی ترسێنەر فڕۆکە و کەشتی تێیدا ون دەبن بێ ئەوەی هیچ پاشماوەیەک لە دوای خۆیان بەجێ بهێلن بە چەند هۆکارێک کە هیچ ڕوونکردنەوەیەکی نییە. ئەوش ناسراوە بە سێگۆشەی بەرمۆدا یاخود زۆر کەس پێی دەڵێن بنچینە یان بناغەی شەیتان کە دەکەوێتە شوێنێکەوە لە خۆرئاوای زەریای ئەتڵەنتی بە ئاراستی باشووری خۆرهەڵاتی ویلایەتی فلۆریدا کە دەکەوێتە نەتەوە یەکگرتوەکانی ئەمریکا. ئەم سێگۆشەیە وەک مەتەڵێکی ئەفسانەی مێژوو ماوەتەوە و لە کاتێک باسی ئەو چیرۆکانە دەکەین کە چەندین فڕۆکە و کەشتی ئاوی لەو شوێنەدا ون بوونە دوو هێندە باسەکەمان قوڵتر دەبێتەوە. لەم ڤیدیۆیەدا دە بەناوبانگترین حاڵەتەکانی ونبوونتان بۆ باز دەکەم لە سێگۆشەی بەرمۆدەدا. فەرموون بینەر بن. گەشتی 19 یەکێک لە بەناوبانگترین حاڵەتەکانی ونبوون لە 5 دیسەمبەری ساڵی 1945 ڕوویداوە. چیرۆکەکە وەک باس دەکرێت 5 فڕۆکەی نارنجۆک هاوێژی ئەمریکی بە شێوازێکی نادیار بزر بوون لە کاتێکدا ئەم فڕۆکانە دەرچبوونە دەرەوە بۆ ڕاهێنانێکی ڕۆتینی لەو کاتەوە دیار نەمان. تەنانەت فڕۆکەیەکی ڕزگارکەریش چوو بە دوایاندا بگەڕێت بەڵام ئەویش بە هەمان شێوە دیار نەماوە تا ئێستا نەگەڕاوەتەوە. بە کۆی گشتی 6 فڕۆکە و 27 کەس لەم گەشتەدا دیار نەمان و ئەم ڕووداوە یەکێکە لە بەناوبانگترین حاڵەتەکانی ونبوون لە سێگۆشەی بەرمۆدەدا. ستار تایگەر تەنها ئەوە نەبەز نەبوو کە سێگۆشەی بەرمۆدە 6 فڕۆکەی قوت داوە. تەنانەت فڕۆکەیەکی شارستانیش لە ساڵی 1948 بە ناوی ستار تایگەر بە شێوازێکی ئاڵۆز دیار نەما. بەپێی ئەو زانیاریانەی دەستمان کەوتووە ئەم فڕۆکەیە لە شوێنێک دەرچووە بە ناوی لێژ بوونە لە 28 کانونی دووەمدا. فڕۆکەکە 25 کەسی تێدا بوو و بەرەو ئاراستی سێگۆشەی بەرمۆدە دەڕۆیشت هەرچەندە زۆر کێشەی توش بوو لە ڕێگاکەیدا بەڵام دواتر هەر بە یەکجاری پەیوەندی نێوان کارمەندەکان و فڕۆکەکە پچڕا و دواتر هێڵەکانی بەریتانیا هەڵمەتێکیان دەست پێ کرد بۆ گەڕان و لێکۆڵینەوە بۆ دۆزینەوەی فڕۆکە شارستانیەکە. بۆ ماوەی 21 ڕۆژ بە دوای فڕۆکەکە گەڕان و لە کۆتایەکەشیدا هیچ وەڵامێکیان دەست نەکەوت و بەو شێوەیە دووبارە دەستی تۆمەت بۆ سێگۆشەی بەرمۆدە درێژ کرا. کەیسی لە ساڵی 1963دا نادیاری دوو فڕۆکەی ئەمریکی گرتەوە لە جۆری کەیسی و هەردوو فڕۆکەکە لەسەر سێگۆشەی بەرمۆدەدا دیار نەمان و دوای چەند ڕۆژێک هەندێک پارچەی کەمی فڕۆکەکە لە نێو زەریاکاندا دۆزرایەوە و تا ئێستا تیمی فریاکەوتن نەیانتوانیوە هیچ ڕوونکردنەوەیەک دەربارەی ئەو ڕووداوە ئاڵۆزە بدەن. USS Cyclops لە ماوەی جەنگی جیهانی یەکەمدا ئەم کەشتیە لە ناوچەی بەرمۆدە بزر بووە کە ڕابەرایەتی کەشتێکە لەلایەن ئەفسەرێکەوە بەڕێوە دەبردرا بە ناوی جۆرج وارلی و کەشتێکە زیاتر لە 300 کەسی تێدا بوو هەرچەندە بەڵگەیەکی سەرەکیش بوونی نییە لە سەرونبوونی ئەم کەشتیە بەڵام چەندین بیرۆڕای جیاواز هەبوو. هەندێک کەس بیرۆڕایان وابوو کە ئەم کەشتیە ژێرئاو کەوتووە و هەندێکی تریش دەیانوت کە ئەم کەشتیە بەهۆی چالاکی دوژمنەکان لە کاتی جەنگەکەدا بووە هۆی لە ناوبردنی ئەم کەشتیە و بیر و بۆچوونەکانی تریش بۆ سێگۆشەی بەرمۆدە دەگەڕێتەوە. کەشتی مارسێلس لە کانونی یەکەمی 1872 کەشتی مارسێلس بە بارودۆخێکی نیمچە باش دۆزرایەوە لە دوای تێپەڕبوونی بە نزیک سێگۆشەی بەرمۆدەدا و بۆ ماوەیەکەش ونکراو بوو بەڵام لە دوای دۆزینەوەیدا هەموو شتەکانی نێوی تاڵان کرابوو تەنها چەند شتێکی کەم مابۆیەوە. لە ژووری بەڕێوبەری کەشتێکە کۆمەڵێک پارە و گەوهەری تێدا هەبوو لەگەڵ قەمیسێکدا کە هێشتا دوورینەوەکەی تەواو نەبوو و ژووری کارمەندەکانیش زۆر پوختە بوو هەموو شتەکان لە شوێنی خۆی بوو هەر لە ژووری نووستنەوە هەتا خواردنەکان پارێزراو بوو بەڵام شتە سەیرەکە ئەوە بوو هەرچی بەڕێوبەر و کەشتیوان و کارمەندەکانی نێو کەشتێکە هیچیان بوونیان نەمابوو و هەروەها ئامێرە شەشیەکە و بەڵگەداریەکانی تایبەتیەکانی کەشتیەکەش دیار نەمابوون و هەموو پشکنینە ئەنجام دراوەکانیش نەیانتوانی نهێنی ئەم ڕووداوە ئاشکرا بکەن و دواتر کاتێک هیچ ئەنجامێکیان دەست نەکەوت هەڵسان بە داخستنی دەفتەری پشکنینی ئەم ڕووداوە و لەو کاتەوە نهێنی ونبوونی سەرۆکی کەشتێکە و کارمەندەکانی بە نەزانراوی ماوەتەوە و هیچ پاشماوەیەکیان لە دوای خۆیانەوە بەجێ نەهێشت.
ئەتلانتا. ئەم ڕووداوەی کەشتی بەریتانی ئەتلانتا لە ساڵی 1880 ڕوویداوە. ئەم کەشتیە 290 کەسی تێدا بوو کاتێک ئەم کەشتیە بەرەو ناوچەی بەرمودە بەڕێکەوتبوو. لەو کاتەوە ئەم کەشتیە ون بووە و تا ئێستا نەگەڕاوەتەوە و تەنانەت هیچ پاژماوەیەکشی نەماوە و ئەم کەشتیە ئاویە ناسراو بە ئەتلانتا کەشتیەکی ئاسایی نەبوو، بەڵکو یەکێک بوو لە کەشتیگەلەکانی جەنگەکانی بەریتانیا و لە کاتی جەنگیشدا بەکاردەهێنرا و بە گەورەترین و بەهێزترین کەشتیەکانی ئەو سەردەمە ناسرا بوو و لە کاتی ونبوونیدا هێزی دەریایی بەریتانیا هەڵمەتێکی زۆر گەورەیان دەست پێکرد بۆ گەڕان بە دوای ئەو کەشتیەدا کە ماوەی مانگێکی خایان و لە کۆتاییشدا بێئەنجام مایەوە. ڕووداوی کەشتێکی ڕۆزالیای فەڕەنسی لە ساڵی 1830دا کەشتی ڕۆزالیای فەڕەنسی دەیویست لە ناوچەی بەرمودە بپەڕێتەوە و بە هەمان شێوە هەموو کەشتێکە و ئەوانەی لەناو کەشتێکەش بوون نوقمی ئاوەکە بوون و دوای گەڕان و پشکنینێکی زۆر بەبێ ئەنجام کۆتاییان پێی هێنا، بەڵام ماوەیەک دوای ڕووداوەکە توانرا کەشتێکە بە نوقمکراوی بدۆزرێتەوە، بەڵام هیچ کەسێکی تێدا نەمابوو. کەشتی تیۆدۆرسیا بۆرستۆن. تیۆدۆسی کچی سەرۆکی پێشووی ویلایەتە یەکگرتووەکانی پێشوو بوو بە ناوی ئارانبار. کاتێک ئەم کچە بە کەشتیەکەی دەویست لە شارلستۆنەوە بە باشووری کارۆلیناوە بچێت بۆ نیویۆرک و لە کاتێکدا نزیک بۆیەوە لە ناوچەی بەرمودە لە ناکایەکدا خۆی و کەشتیەکەی ون بوون. ئەم ڕووداوە لە 30 دیسەمبەری ساڵی 1812 ڕوویداوە و لەو کاتەوە هیچ پاژماوەیەکی تیۆدۆسی و کەشتیەکەی دیار نەماوە. ڕایگۆ کۆمارۆ. لە زستانی ساڵی 1924 کەشتی یابانی ڕایگۆ کۆمارۆ بەنێو زەریاکاندا هاتوچۆی دەکرد و لە ڕێگەی بورجی چاودێریەوە بە بەردەوامی پەیوەندیان لەگەڵ کەشتێکەدا هەبوو و لە ناکایەکدا کەشتێکە کۆمەڵێک نامەی دەنگی یەک لە دوای یەک بۆ بورجەکە دەنار بە مەبەستی ئاگادارکردنەوە. کۆتا نامەی دەنگی کەناردیان بۆ بورجەکە بەم شێوازە بوو: دەیگوت بە خێرایی وەرن، هیچ شوێنێکمان نییە بۆ ڕزگار بوون، خەریکە ڕۆحمان هەڵدەکێشرێت، تکایە بە خێرایی وەرن بەبێ تاخیر بوون. ئەمە ئەو نامە دەنگیانە بوو کە هەموو ئەوانەی لەناو بورجەکە بوون تووشی شۆک بوون دوای بیستنی و ڕاستەوخۆ کۆمەڵێک کەشتی زۆریان نارد بۆ ڕزگارکردنی کەشتی ڕایگۆ کۆمارۆ، بەڵام هەتا ئەوان گەیشتن کار لە کار ترازا بوو و هیچ ئاسەوارێکی کەشتی ڕایگۆ کۆمارۆ نەمابوو و تا ئێستا نەدۆزراوەتەوە. ڕووداوەکەی کەشتی ئێلەن ئۆستن لە ساڵی 1881 شتێکی سیر لە کەشتێکی ئێلەن ئۆستن ڕوویدا. بەپێی ئەوەی ئەم کەشتیە یەکێکە لەو کەشتیانەی کە کەرەستە و شتومەکی ئەمریکی باردەکات، لە یەکێک لە ڕۆژەکاندا کاتێک خەریکی گەشتکردن بوو لە بەردەمیدا تووشی کەشتیەکی بەتاڵ بوو و کەشتیەکە هیچ کەسێکی تێدا نەبوو، بۆیە سەرۆکی کەشتیەکە وتی هەر کەسێک یەکەم نەفەر بچێتە نێو ئەو کەشتیە من خەڵاتێکی گەورەی دەکەم و ڕاستەوخۆ کۆمەڵە کارمەندێکی زۆر بڕیاریان ئەوان یەکەم جار بچنە نێو کەشتێکەوە و کاتێک ئەوان چوونە نێو کەشتێکە ڕاستەوخۆ دەنگیان نەما و لە بەرچاویش دیار نەمان و دواتر تیمێکی تریش بە هەمان شێوە ویستیان بچن بۆ نێو کەشتێکە، ئەوانیش بە هەمان شێوە دیار نەمان و دوای 2 ڕۆژ کەشتێکە بە بەتاڵی دۆزرایەوە و هیچ کەسێکی تێدا نەمابوو. هیوادارم لەم ڤیدۆیەدا توانی بێتم چەند زانیاریەکی سەرنجڕاکێشتان پێ ببەخشم. ئەگەر هەر ڕەخنەیەک یاخود پێشنیارێکت بۆمان هەیە ئەوە لە کۆمنت بۆمانی بنووسن و زۆر سوپاست دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدۆکەم بوویت. ئەگەر ڤیدۆکەمت بەدڵ بوو ئەوە لایکی ئەم ڤیدۆیەمان بۆ بکە و ئەگەر بەدڵیشت نەبوو ئەوە دیزلایکی بکە، بەڵام بە مەرجێک دەبێت هۆکاری دیزلایکەکەم بۆ بنووسیت هەتا بتوانم هەڵەکانم چاک بکەمەوە و لە بیرشتان نەچێت کە سەبسکرایبی کەناڵەکەم بکەن چونکە ئەوە گەورەترین پشگیریە بۆ من بۆ ئەوەی بەردەوام بم لەسەر کارەکەم و هەروەها ڤیدۆی زیاترتان بۆ دابگرم و زۆر سپاسان دەکەم ئەگەر ئەم ڤیدۆیم لەگەڵ هاوڕێکانتان بۆ شیر بکەن و هیوادارم کە توانی بێتم لەم ڤیدۆیەدا زانیاریەک یاخود شتێکی بە سوودتان پێ بگەێنم و لێرانەشەوە گەیشتمە کۆتایی ڤیدۆکەم. ئینشاءڵڵا ڤیدۆکەمتان بەدڵ بووە و تا ڤیدۆیەکی تر و کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.